بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی کتایبەتی گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە لەم بەرنمەیەدا قسە لەسەر باسێکی گرنگەکەین ئەوش بریتە لە پەروەردە و فێرکردن. دەپرسین ئایا پەروەردە چییە؟ ئایا پەروەردە فەلسەفەی هەیە؟ بنچینەکانی پەروەردە یاخود بنیادی پەروەردەی لەکوێوە دەست پێەکات؟ ئایا جیاوازی نێوان فێرکردن و فێربوون چییە؟ ئایا پرۆسەی پەروەردە لە باشووری کوردستان تا چەند کاریگەری لەسەر سیستەمی حکومڕانی کردووە؟ ئایا پەروەردە پەیوەندی بە گۆڕانکاریەوە هەیە؟ تا چەند گۆڕانکاریەکان لەسەر بنەمای پەروەردە وەستاون؟ بۆچوونێکەیە پێی وایە قوتابخانە شوێنی پەروەردە نییە؟ ئایا کارکتەرەکانی گۆڕانکاری پەروەردەی کامانن؟ مامۆستا، دایک، قوتابخانە، خێزان کامە لەمانە؟ هەوڵ دەدەین ئەمڕۆ تاوتوی ئەم باس و بابەتانە بکەین بە میوانداری بەڕێز مامۆستا عەبدوڵڵا حەمە ئەمین ناسراو بە عەبەسوور. ببوورە مامۆستا، من لە بەردەم بینەرانم داوە لەم شاشە جوانەی پەیامەوە وشەیەک بەکارێنم لە خۆ لە ڕووی دەرونی و پێی مرتاح نیم، بەڵام تۆ لە پاشکۆی کتێبەکەتە باسی چیرۆکی ئەو ناوەی خۆتەکەی کە پێت خۆشەوە ناویان لێ ناوی بە مناڵی لە یەکێ لە گەڕەکەکانی دەوروبەری گوندێکی دەوروبەری شاری هەڵەبجە بە ناوی گەڕەکی قوولە، ئەڵێ ناویان ناوم عەبەسوورە. چیرۆکی ئەو ناونانە چۆنە گەر بۆ بینەران ڕوونی بکەیتەوە تاوەکو بزانم بۆچی ناسانمی بە بینەران وتم ناسراو بە عەبەسوور؟ من خۆم ئیختیاری ئەوەم کردووە، مناڵ هەرگیز ئێستاش هەروایە بە ناوی خۆیەوە بانگ ناکە، ڕەفیقی خۆی بانگ ناکە، دائیمە بە ناوە بچووکەکەیەوە مستەغەرەکەیەوە بانگەکە، بە کورتە ناوەکەیەوە بانگەکە. ئەتر عەبدوڵڵا محەممەد ئەمین و ئەمانە و عەبەسوور مەسەلا ئەحمەد بۆ بە ئەحا، مەحموود بۆ بە خولە، هەر لە ناو ڕفاقەتە ئەوەیە و حتا ئیستا مەکتەب لە ڕاستیا یەکێک لە ئیشە هەرە گرنگەکانی مەکتەب یەکێک لەو کارە پەروەردەیە زۆر پێویستیانەی کە پێویستە مامۆسا ڕەچاوی بکە ئەوەیە کە مامۆسا بە ناوی خۆیەوە بانگ کرێ و تەلەبەش بە ناوی خۆیەوە بانگ کرێ، حتا ئەگەر لەقەبێکی شێ بێ بەو لەقەبێ بێ هیچ ئینێکی تیان نییە. ئەوە من بە هیچ ئینێکی نازانم، خۆم ئیختیاری ئەوم کردووە گەر بۆ بینەران باسی بکەین سینێکما لە هەموو شتێکمادام و کۆڕ و سیمینارێکما دائیمە بە عەبەسوور ئەوە کەم و شتێکیشم نەنووسیەوە، حتا کاغەز و ئەمانە کە بۆ دۆست و خۆشەویستەکانی خۆشم ئەنووسم لە خوارەوە عەبەسووریەگە نووسموتەوە. ئەخە چیرۆکەکەت باز نەکرد چۆن ناونرای بۆ بینەران؟ چیرۆکەکە ئەوەیە ناڵێم ئەوە لە پشتەکەیەتی خۆزگە تۆ بۆ ئەوە کتێبەکەیە خوێندومەتەوە بەس بۆ بینەر نازانێت کتێبەکەی توانێتەوەیە کە مناڵی گەڕک من لە ئەسڵا خەڵکی دێی عەبابەینێم پشتی هەڵەبجە کە پائیزانەوەوانە ها زیاتر یاریکردن و ئەوانە زۆر ئەبوو لەناو مناڵان و ئەماناتر هەر مناڵە بە ناوی خۆمان وەکتیمان بانگ کرد. مەسەلا من ڕەفیقەکانم ئەحمە و عومەر و عومەر بە عولە بانگە کرا، ئەحمە بە ئەحا بانگە کرا، دیارە منیش عەبدوڵڵا محەممەد ئەمین ئەو ناوە دوور و درێژەیان لێ سڕیمەوە یەکسەر کردیان بە عەبەسوور. خۆم زۆرم پێخۆش بوو کە گەورە بووم هەرگیز ئاوەرگیز ئەوەم بیر نەچوویەوە و بەگوێی ئەوانم کردو ئەو لەقەبەم هەڵگرتووە تاکو ئەم لەحزەیە. بەڵێ مامۆستا ئەگەر کورتەیەک لە ژیانی خۆت تۆ تەمەنێک لە ناو پەروەردە و لە ناو فێرکردن و لە مامۆسایەتیا بەسەر بردووە، پێم خۆش و بەر لەوە بچینە سەر تەوەری بەرنامەکە بازە پەروەردە و فێرکردنکەین، تەمەنێکی کورتی خۆت یا سەربوردەیەکی ژیانی خۆت بۆ بینەران باسکەی کە چۆن سەرەتا لەکوێ دامەزرای چۆن بووی بە مامۆستا چۆن تێکەڵی ئەم باس و بابەتانە بووی؟ وەڵڵی پێش هەموو شتێ بە ناوی خوای گەورە من لە ڕاستیە موالیدی 1940م لە دەی ئەبابەیلێ لە دایک بووم. ئەبابەیلێ گەورە دێیە ئەو وەختانەی کە من لەوێ بووم لە ساڵی شلەکانە حەمامی تیا بووە، دوو کەبابخانەی تیا بووە، چایخانە دوو چایخانەی تیا بووە، دێ گەورە دێ بووە، دێکی گەورە بووە. لە ساڵی 33 و 32 ئەمانە قوتابخانەی تیا کراوەتەوە، یعنی وەختە کە عێراق قوتابخانەی ئەکردەوە لە ساڵی سێکانە بۆ زیاتر ئەبابەیلەیەکێک بوو لەو منتیقەی هەڵەبجە کە قوتابخانەی تیا کراوەتەوە لە هەر وەکو سلێمانی وەکو مشوێلەکانی کەشت. ئەوە ئەتر من لە ڕاستیە تاکو پۆلی یەک لە هەڵەبجە بووم، لە ئەبابەیلێ بووم.
پۆلی یەکی سەرەتاییم لەوێ تەواو کرد ئەوش چۆنم تەواو کرد لە ڕاستیە ئەو وەختە پیان ئەود بە مەکتەبیانەود بە قوتابخانەی ئەود مەکتەب بە قوتابیشیانەود مەکتەبلی لە ڕاستیە لە ناو دێهات و حتا لە ناو شاریشە خۆی ئەوە شتێکی باش نەبوو مەکتەب بە دەرسی شەیتانی بەیان و گوایە ئەمە دەرسی شەیتانی ئەخوێنن لەبەرەوە کەم کەس دایک و باوک مناڵی ئەنایەم ناو ئەنار بۆ مەکتەب با بڵێن چونکەیان و دەرسی شەیتانی ئەخوێنەوە باش نییە مناوشتانە من پاییز بوو ڕەفیقەکانم سەیرم کرد لە هەڵەبجە بووین گەڕابووینەوە ڕەفیقەکانم هیچیان نەمابوون هەمویان چوو بوونە قوتابخانە چوو بوونە مەکتەب بوون بە تەلەبە ئەتر کەس نەبوو یاری لەگەڵا بکەم من خۆشم تاقانەم لە ڕاستیا براو خوشکۆوانەم نییە یعنی هەر خۆم بوومە تاق لەبەرەوە بێتاقەت بووم دایک و باوکم کە ئەنزانی بە تایبەتی دایکم کە زۆر بێتاقەت بوو کەس یاری و گەمەی لەگەڵا بکەم با بڵێن ئەو وەختە لەبەرەوە چوون بردمیان بۆ مەکتەب ئەو وەختە مدیری مەکتەبی عەبابەیلێ شێخ عارف و مامۆستا شێعارف ساڵی چەند بوو مامۆستا بێزەحمەت ساڵی چەند بوو من کە چوومە پۆلیەک ساڵی 46 بەڵێ 46 چوون بردمیان بۆ ئەوێ بۆ مەکتەب شێعارف سێری تەسکەرەکەی کرد ئەو وەختە لە 7 ساڵیەوە مناڵ وەرەگیرا وەکو ئەوروپای ئیستا کە ئێمە ئومنیەتمان ئەوەیە کە ئیستا ژوای لێبێ لە هەموو دنیا کە بردمیان بۆ ئەوێ وتیان مناڵە بیرم نییە خۆم ئەزانم یعنی بە دایکمی وتی هێشتا ساڵێکی ماوە بەخوا مناڵەمانە لەبەر دایکم کە تاقانە بوو ئیناسی وتی خەی ناکە وەریەگرین وەریان گرتم ئەو ساڵەی کە من وەرگیرام دەرچووم بە یەکەم بە یەکەمی پۆلەکە دەرچووم کە دەرچووم بۆ یەکەم بۆ ساڵی دووهەم 1940 ماڵمان بۆ یەکجاری لە هەڵەبجە لە عەبابەیلەوە گواستەوە بۆ هەڵەبجە هاتینە هەڵەبجە ئەو وەختە دوو مەکتەبی سەرەتایی کوڕانی تیا بوو مەکتەبی یەکەم مەکتەبی هەڵەبجە یەکەم مەکتەبی دووەم ناوی مەکتەبی پەڕۆ بوو ئەو مەکتەبە لە ڕاستیە مدیرەکەی مامۆستا نووری حەمیناغە بوو برای فوادی حەمیناغە مەسیلەکان و کە دەیناسی ئەو بوو ئەو تێکەڵاوی و ئاشنایەتێکی زۆر بە خۆتمان لەگەڵیا هەبوو وەریگرتم لای خۆی چوومە پۆلی دوو ئەتر بەردەوام بووم دەوامم کرد تاکو گەیشتماوی و متەوەسم لە هەڵەبجە تەواو کردو باش یەکەم ساڵی دامەزراندنت لەکوێ بوو یەکەم ساڵی دامەزرانم بە مامۆسایەتی لە دەی خەرپانی بوو ئەو دەی مامۆسا باوکی مامۆسا فواد معسووم یعنی مامۆسا مەلا معسووم کە دەی ئەوانە لە حەقەتە من لەو دەیە ئەوەڵ تەعینم لەوێ بوو ئەکرێ بڵێم سەرەتای دەرکی تۆ بۆ مەسئولیت بەرامبەر بە پرۆسەی پەروەردە لێەوە دەستی پێ کرد ئەتر من سەرەتای مامۆسایەتیم لەوێ بوو لە خەرپانی بوو کاک مامۆسایش بووم ئەو وەختە مامۆسایی وا زۆر نەبوو لە حەقەتە 5 پۆلم هەبوو لە دوای بوو بە 6 خۆم تاقو تەنها بووم ئەو وەختە سیستمی مەدرسە ذات معلم واحدیان تەطبیق کرد ئەو بیژبورن من بە عەرەبینەوە بەناو شتەکانم تر چووکە دراسەمان عەرەبی بوو بۆ شتەکان عەرەبی بوو ئەوانەی لەگەڵ ئەڵێم قوتابخانەی یەک مامۆسایی بوو لە دوایە کە لە ساڵی 58 و 59 ئەمانە وردە کە دارمعلیمین و ئەمانە کرایەوە مەکتەب زۆر بوو اینجا مامۆسا وردە زیاد ئەکرێ بۆ بینەران ڕوونی کەرەوە یەک مامۆسایی یانی چی یەک مامۆسایی مەکتەبێکتر ئەو مامۆسایە بە تاق و تەنها 5 پۆلمەوتەوە دەمجەکرا هەموو دەرسە جیاوازەکانیش پۆلەکان مەسەلا پۆلەکان ئەوە لە ژمارەیان زۆر نەبوو بە پێی نیزام بە پێی یاسا مەسەلا دوو پۆلی 1 و 2 دەمجە کرد پۆلی 3 و 4 دەمجە کرد پۆلی 5 و 4 دەمجە کرد ئەگەر 6 بووە لەگەڵ 6 ئەی مەنهەجەکانیان هەر یەک بوو هەر مەنهەج عینە مناچی مەنهەجی تەبیعی بوو تەواوی ژەکرا و زۆر بە چاکیش ئەخە خۆ بەپێی مەراحیل مەنهەجە گۆڕا مەنهەج بەپێی مەرحەلەی بە پلەبەندی پۆلەکان مەرهەج گۆڕانکاری بەسەر نەهات مەرهەجی دوو پۆل لە یەک نەئەچوو مەنهەجی دوو پۆلی 1 و 2 نزیکن لە یەکەوە پۆلی 3 و 4 نزیکن لە یەکەوە پۆلی 5 و 6 نزیکن لە یەکەوە تەلەبەش بەو شێوەیە سەرکەوتوو بووتی ئەو دەمجە هەبوو تۆ یعنی
نەک منەوە زۆربەی زۆری مەکتەبەکان تا چەند ساڵی پێسش هەر ئاوا بوو وەک نەبی ئەمە ئەم لێشاو زۆری مامۆسا و مامۆسای زۆر و پۆلی زۆر و پۆلی مامۆسای فرە مامۆسا لەم ئەخیرانەوە داهاتووە ئەجینا نەبوو ئەوە باش مامۆسا من وێزگەی ژیانی تۆ زۆرە لە نووسینەکانتەوە لە باسەکانتا لێرە باز ناکرێت سیڤەکەی تۆ بەڵام ئەکرێ بپرسم ئەمە بۆیە سەرەتای تێکەڵبوونی تۆ بە ناو پرۆسەی پەروەردە و مامۆسایەتیم پرسی بۆی بۆ بینەران ئاسانتر بێ بچینە ناو بابەتەکەەوە پەروەردە ئەگەر پێناسەیکەین پەروەردە چییە؟ ئەزانیی خۆی ئێستا چاک وایە وای تێکەڵ بۆ چونکە پەروەردە و فێرکردن ینی فێرکاری با بڵین وەکو تێکەڵیان کەی بەیەکەوە پرۆسێکی فێرکاری ناوبنین یعنی تعلیم و تعلم لە یەک جیا ناکرێنەوە لە حەقەتە ئەوە تێکەڵ لێکە دیسرانەوە تعلیم و تەربێژ لە یەک جیا ناکرێنەوە بەیەکەوە هەر دووشتین بەیەکەوە ڕەبتن پەروەردە و فێرکردن تا حەدێکی زۆر دەمجن بەیەکەوە بەس پەروەردە ئەوەیە کە مرۆڤ پەروەردە ئەکا و درۆسی ئەکا پەروەردەیەکە ئەوە پەروەردەیە خۆی پەروەردە ئەنوا و ئەشکال تعریفی هەیە تۆ لێرا مەسەلا من ناتوانمەوە مەسەلا پەروەردە چییە؟ پەروەردە تەغییری سلوکە ئەتەربیە تەغییری سلوکە ڕەوشتە تۆ ئەو کەسەر ڕەوشتی چۆنە بە پەروەردەکە ئیگۆڕی ئەو مناڵە ئەمە مەسەلەی پەروەردەیە تعریفی پەروەردە زۆری هەیە زۆر یعنی بڵین منطوق ئەم شتانەی بۆ دانراوە ئەمانە بەڵام گرنگ ئەوەیە تۆ بڵین چاچی پەروەردە کەڵکی پەروەردە پەروەردە بۆچی بایەخی پێ ئەرێ ئەوەنە باش بۆچی ئەوەنە ئیستا بایەغ بە پەروەردە ئەرێ و قسە لەسەر پەروەردە ئەکرێ لەسەر پەروەردە ئەکرێ من دێمە بە تایبەتیش پەروەردەی مناڵ باش ئەوە بە مەرحەلە دێینە سەری من وتم پەروەردە چییە پێت ئێسەڵم فەلسەفەی پەروەردە چییە؟ ئەخەتە تۆ من حەزەکەم ئەگەر هین ببێ شتەکانم پێ نەبری ڕەنگ بێ باشتر بێ لە بازی حاڵەتە دوایی وەکو کۆڕی لێ من دانیشم بۆی پرسیارەکانم زۆری پەروەردە با پێ بڵێم پەروەردە و فەلسەفە دوو ڕووی دراوێکن دوو ڕووی دراوێکن هەردووچیان ئەمە ڕۆ نەزیێریەکەیەتی فەلسەفە پەروەردە ڕۆ پراکتیکەکەیەتی تەدبیقەکەیەتی یعنی کە ئەڵەی فەلسەفە لەگەڵ پەروەردە ڕێک دوو ڕووی دراوێکن ئەو لایەنی فەلسەفەکە لایەنی تیۆریەکەیەتی ئەمیان لایەنی ئەمەلیەکەیەتی کەواتە پەروەردە ئەمەلیەکەیەتی ئەمەلیەی فەلسەفەیە تێگەشتی سەحاڵی بوویت بەڵێ ئەمویست بۆ بینەران ڕوونتر بێ کە ئێمە پێناسەمان کرد فەلسەفەکەشی بۆ بینەران زیاتر ڕوون بێت لەوە زیاتر لەو تعریفە لەو پێناسە جوانتر نییە کە ئەڵێ فەلسەفە و پەروەردە دوو ڕووی دراوێکن باش یەکیان نەزەریەکەیە کە فەلسەفەیە ئەوی کەیان تەدبیقەکەیە کە پەروەردەیە ئەتر لەمە زیاتر ئەجینا ئەگەر تۆ بڵێ پەروەردە ئەنواع وشکال تعریفی چیک لەوانە بۆ بکەم التربية تغيير التغيير تطوير التطوير تجدد التجدد حياة لا حياة بدون تجدد ولكن أكثر الناس لا يعلمون أما أنا هموي بينات بلام دراسية بختي بيناسي پەروەردە ئەوەیە لەگەڵ فەلسەفات و ئەتەوێ کە لەگەڵ یەکدراون ئەمە دیوە نەزەریەکەیەتی فەلسەفە ئەویشیان دیوە پراکتیکیەکەیەتی تەطبیقەکەیەتی باش کەواتە ئەگەر یەکێک باسی پەروەردە بکە پەروەردەکردن تەطبیقە قسەکردن نییە پەروەردە لە عەمەلەوە دروست ئەبێ ئەوە نییە تۆ بە نەسیحەت و بەم ناو ئەشتانە خەڵک پەروەردە بکەی ئیلا ئەبێت بە عەمەلی بێ جانی بە عەمەلیەکەیەتی پەروەردە بۆ ئەوەی هەموو کەس بزانێ کە یەکێک لەوانەیە هەبێ زۆر باش نەزەریات و ئوسوڵ و ئادابی پەروەردەی باش لەبەر بێ بەقەی جۆندێوی شارەزا بێ لە نەزێ بەڵام پەروەردەیی نەبێ نەتوانێ خەڵک فێر بکە پەروەردە عەمەلیە ئیشی عەمەلە ئیشکردنە مەسەلا بۆ نمونە تۆ جاران ئێمە وامان ئەزانی تۆ تەلەبە بوویت خۆت ئەزانی کە لە ڕیزا مدیری مەکتەب ڕۆژانی شەموان یا پێنج شەموان
مناڵەکانی دەرسی یەکەم یا پێشەوەی دەرسی یەکەم لە ساحەکە کۆیەکردنەوە ریزی ئەبەستن و دارێک چوو خۆی چۆ ناوە باسی چی بۆکردن؟ باسی پاک و خاوێنی بۆکردن. مناڵە بێ وابێ دەموچای بشووە کە بێت بۆ قوتابخانە وابێ ئەمانە. ئیستا لە تەربیە ئەڵێ مامۆستا گیان قیمەتی فرسێکی نییە قسانیت. تۆ ئەگەر ڕازەکەی بەیانیان بڕۆ بەناو ساحەکە بگەڕێ خۆڵ شتێکی دی پارچە وەرەقەیەک پیسیەک شتێک ئەمانە هەڵی گرە بە بەرچاوی مناڵەکانەوە بیخەرت ناو تەنەکەی خۆڵەکەەوە ئەوە پەروەردەیانەکە فێریانەکە نەک قسەکردن نەک نەسیحەت لانی پراکتیک پراکتیکە پەروەردە پراکتیکە تۆ تەسەورکە حتا یعنی پێغەمبەری خوا حەدیثێکی هەیە لەسەر ئەوە کە ئەڵێ من كان له صبي فليستصب له ئەوەی کە مناڵی هەبێبێ خۆی بکاتەوە بە مناڵ نەکرد بە نەزەری تۆ مەسەلا ئەوە باوە هەمومان ئەومان بیستووە کە حەسەن و حوسێین زۆر جار لە ماڵە سواری کۆڵی خۆی کردوون و خۆی کردووە بە ئەتەخوا ئیزانە چیان پێوتووە لە کاتی نوێژ و سوجدا چوونەتە سەر کۆڵی ئینجا پێی خۆش بووە و تەعاملی بە عەمەلی لەگەڵا کردوون پەروەردە ئەوەیە پەروەردە قسە نییە بە حەقت باش من هەر لەوانەیە بۆی بینەر یعنی نەڵێن ئەم پرسیارانە پرسیان و چەند ساڵە ئەکرێن بەس من پێم خۆشە بۆی و پرسیان لە تۆکەم بەشێک لە هاوڕێکانە کە لە بواری پەروەردە ئیشەکەن تۆیان ناوناوەیە پێتەڵێن مەرجعی پەروەردە بۆ ئەم پرسیارانت لێ یەکەم من پێم خۆشە بەڵام من مەرجعی پەروەردە ینی سپاسی گەورەیانەکەم ئەوە خۆیان گەورن ئەجینا من منی ژۆکو ئەو هەموو خەڵکە سەرەوەێکی خوێنمەوە لە حەقەتە من بەنیزبەت خوێندنەوەی خۆمە بە ئەوە بۆ بڵێم خوێندنەوەی خۆمەوە خراپ نیم خوێنەوارێکی باشم ئەخوێنمەوە ئەوەیشی کە ئەخوێنمەوە من زیاتر فکریەکانە فکریەکان و کۆمەڵایەتیەکانیش زۆربیان عیلاقیان بە پەروەردەوە هەیە چونکە تۆ ئاگا لێ بێ پەروەردە و کۆمەڵایەتی خەڵک وا ئەزانن حتا ئەوانەی کە پسپۆرن تایە ئەمانەوە ئەزان دوشتی گیان بەڵام کۆمەڵایەتی و پەروەردە یەکشتن تۆ سەورکە بە ئەمە بۆ ڕوونکەمەوە مادەم قسەیە نێوەکو کابراڵێ ئەتەنمیە تەنمیە عنی گەشەکردن حەزەکەم ئاگا لە من بێ تەنمیە گەشەکردنە ئەتەنمیە يساوي هل باب يساوي دان الخطكة يساوي بشي الاقتصاد زائدا الناحية الاجتماعية الناحية الاجتماعية مساوية بشي بقى التربية كواتكو ملايتي وبروردة يكشتا بله جامن لو شتانا زياتر وميدوارم ما مسايانيش براسي گنجكان مان بتايبتي ديره وداوان ليكم زياتر شتا فكريا كان خرنوا حتى إيسا تربية فكر هي لە قۆناغی سەرەتایە لە وڵاتە پێشکەوتوەکانی ئەوروپا تەربیەی فکریان خستێتە ناو مەنهەج و پرۆگرامەکانەوە تۆ ئەبێ پۆل بەڕاستی معمل بێ پۆل ئەوە نییە کە خەڵک دابنیشێ سۆمون بۆکمون مامۆسافنی قسەیان بۆ بکە قسەی زلە زلوەرە و بەس بۆمان ئەبێ معمل بێ ئەبێ حەواسەکان ئیشی تیا بکە مناڵەکە پێی خۆش بێت دەرسەکە تەواو نەبێت چونکە حەرەکاتی هەیە ئەمە تەربیەیە هو قال التربية يبدأ بالتلميذ وينتهي بالتلميذ أما لا أو التربية لا الدرس الجيد الدرس الجيد يبدأ من التلميذ وينتهي من التلميذ والله درسي شاك أو درسية كما موسى أو ني كربيت أو بولي راخس فيه ودرسكي وبابتكي قلالة كربية كخوي وكو مراقبة وسابة تحدي زور وەکو مۆجیهێک با نەڵێ مراقبێ وەسابێ و زیاتر مناڵەکان خۆیان فێرکەن بەتەلەبەت دەست پێ بکە بەتەلەبەش کۆتای تەربیە چ پەیوەندی پەروەردە چ پەیوەندی بە ژیانەوەیە اینجا تۆ من شتێکی کە بۆ باس بکەم بۆچی پەروەردە زیاتر بایەخ بە مناڵان ئەرێ ئەوە دێمە سەریەڵم لە کوێوە دەست پێکە من ئەمەوێ بەر لە مناڵان چ پەیوەندی بە ژیانەوەیە پەروەردە خۆی ژیانە هەر پەروەردە یعنی ژیان یعنی حەیات ئەوە هینی لێ ناکرێ پەروەردە ژیانە بۆ هەموو کەسێک لە کوێوە دەست پێکە ئەتر لە مناڵانەوە دەست ئینجا ئەستە باسی مناڵانە بوو بۆچی پەروەردە لە مناڵانەوە دەست پێ ئەکرا و ئێمە خەممان مناڵانە ئەتر تۆ من پێم وایە ئەمە ڕەئی خۆمە و ڕەئی پەروەردناسەکانیشە لە حەقەتە بێجگە مناڵ باسی هەشتێکی کە بکەی بۆ گەورە و هەراو بە زمانە بەلای منەوە زیاد
ئیسە من و تۆ تەلەبەی متەوەسە بە هەر من لە ناوەندیشەوە بڵێم لێ بۆتەوە لەوەی کە تۆ بتەوێ خۆی پەروەردە یەک غایە هەیە یەک غایە هەیە و هیچیکە غایەکەیشی چییە؟ إعداد الفرد للمجتمع إعدادا صالحا ئەمە قسەی عەبەسوور نییە قسەی جۆندێویە قسەی مرەبیەکانە هەمویان بەس پەروەردە و مەکتەب ئیشیان ئەوەیە کە مناڵ بەخێ و پەروەردە بکەن بۆ ئەوەی ببێ بە کەسێکی ساڵح بۆ کۆمەڵگا ئەتر لە دوایە ئەمە ئەبێ بە مهندیس و ئەوێ ئەبێ بە دوکتۆر و ئەوە ئەبێ بە نازانم چی ئەوانە تەزییناتن تەزییناتی مەوزوعەکەن لەوانەیە مهندیسێکە مهندیسیش باش نییە کەسێتەکەی تەوانی بۆ چش پەروەردە دەخەیە بە مناڵانەوە دەستپێکە لە مناڵانەوە دەستپێکە لە کام قۆناغی مناڵانیشەوە دەستپێکە لە قۆناغی الطفولة المبكرة لە عمری طفولەی مبەکیرە من ئەو قۆناغەم ناوە قۆناغی زوینەی مناڵ یعنی قۆناغە هەرزوینەکانی مناڵ کە بە حسابی فرۆید کە ئەو خاوەنی مەدرسەی تەحلیلیە لە سچی دایکەوە دەست پێ ئەکات تا 2 ساڵی ئەو ئەڵێ ئەتر کەسیەتەکەمان کە دروست ئەبێ لەوە و لە بربەنی لێی فائیدەی نییە مهم ئەوەیە بتوانین لەو ماوەیە بتوانین کەسێتی ئەو فەردە بناغەکەی بە سەلیمی داڕێژی بە ساڵحی داڕێژی بۆ ئەوەی ببێ بە کەسێکی شیاو بۆ کۆمەڵگە اینجا ئاگاشی لێ بێ هەر ئیشەکەیشی چییە؟ پەروەردە بۆ ئەوەیە وەکو خۆی عەرەبەکان ناوێ بن ئەڵێن مرەبیەکانیان تەبان سەناعەت ئینسانە ئینسان دروستکردنە ئینسان دروستکردن لە کێکا دروستە بێ لە مناڵیا دروستە بێ تەکوین الفەردە تەکوینی کەسێتیەکەیە باش ئیسە من و کاک ئارام و ئەم کۆمەڵەی کە لێرە دانیشتم جەماعەتە 2-3 کەسە کە دانیشتون کەسێتەکەمان کەسێتی ئەو قۆناغی زوینەی مناڵە من پێم وایە نەک من پێم وایە مرەبیە گەورەکانە من قسەی ئەوانەکەم بەڕاستی بە ئاگالێ بێ ئەوان پیان وایە لە دواییە خوێندنەوە ئەمانە ئیزافاتە ڕنگ بێ نەتوانێت کەسێتێک باشە دێمە من تۆ ڕات کێشامە ناو باسێکی تر ژینگەی یەکەمی پەروەردە لەکوێوە دەست پێەکە ئەو جاتر تۆ ئەوە زۆر زۆرە بەڵام تر کە ئیبری مەرحەلە بێ فریاب ماوە تۆ دڵنیا بە ماڵ مەبەست خێزانە چۆن خێزان یعنی ماڵ خێزان یعنی یەکەم ژینگە بۆ ئەوەی مناڵ پەروەردە بکرێ بە پەروەردەیەکی باش ماڵە لەبەر ئەوە دنیای دەرەوە دنیای پێشکەوتوو ئەو بایەخەی کە ئەیەن بە کۆمەڵگە و بە خێزان و بە ماڵ زیاتر لە هی قوتابخانە چونکە ماڵ مناڵەکە لە قۆناغی زوینەوە تا 5 ساڵی و 6 ساڵی کە تەکوینەکەی کە سەناعەت ئینسانەکە لەویا دروستە بێت لە ماڵەوەیە لە کۆڵانەیە ماڵ و کۆڵان ئیسە من و تۆ کاک ئارام من و تۆ هەموو خەڵکێکی کە پەروەردەکەمان پەروەردەی کۆڵان و ماڵەوەیە هی مەکتەب نییە بە هیچ جۆرێ مەکتەب نەیتوانی وە لای ئێمە بە پێچەوانەوە خراپی ئەکا من لە پێشەکیەکەما باسی ئەوەم کرد وتم هەندێک ڕایان وایە قوتابخانە شوێنی پەروەردە نیە مەبەسم ئەو بۆچوونەی تۆ بوو هەر تۆ زۆر دەستی خۆش بێت شتێکی جوانە کەوتی لەوانەیە لە قوتابخانە هەر ئەی شێوێنێ تۆ ئێستا مناڵ مەسەلا مناڵ لە ماڵەوە چۆن پەروەردە لە کۆڵانە حڕە ئازادە یەت بۆ قوتابخانە لە قوتابخانە ئەبێ بە ئەمر قسە بکە بە ئەمر هەڵسێ بۆ ئاودەست ماڵی باوکە نەشێوێ تۆ خەڵک ماقۆلە دەسەڵ بڕێ و بڵێ ئەرێ بچم بۆ ئاودەست مامۆسای دکتۆرێکمانەیە لە هەولێرە دکتۆر ڕێدار چیرۆکێکی خۆی نووسیوە لەسەر مەسەلەی پەروەردە چۆن ژلەکانی تەر کردووە بە ئیزنی ناوە کە بڕات توشتیەوە منەوەشتانە لەبەر ئەوە مناڵ کە لە ماڵەوەیە حڕە سەربەستە پارۆکەی بەدەمەوەیە ڕەفیقەکەی لە کۆڵان هاوەرەکە هەتی وەرە دەرەوە یاریە نازانم چییە ئەڕوا جوێناتە باوکو دایکی ئەچێت ئەو حڕێت و سەربەستیە کەفرە لێی بشێوێنی ناتوانانی لێی بشێوێنی قوتابخانە چ ڕۆڵێکە بینی جا تۆ عەرز بکەم لەبەر ئەوە لە ڕووی پەروەردەییەوە ئەو فترەیە کە مناڵ لە ماڵەوە ئەگوێزرێتەوە بۆ قوتابخانە پێی ئەوترێ
مەرحەلەیەکی ئینتیقالی زۆر ناڕەحەت، فترەیەکی ئینتیقالی زۆر ناڕەحەتە. ئەو لە ماڵەوە سەربەستە، خوشتی بانگەکە ئاوی بۆێنێ، ئەم وایەکە ئەو ئەوەی بۆکە یەتە مەکتەب. لەبەر ئەوە مرەبیەکان ئەڵێن ئەو گواستنەوەیە لە ماڵەوە بۆ قوتابخانە بە شیربڕینەوەی دووەم بۆ مناڵ حساب بکرێ. دایشێکە ئەگەر ئاقڵ نەبێ چۆن ناڵەکەی لە شیر ئەبرێتەوە، ئەترەوەتە لە دوایە تووشی گرۆزی ئەبێت و بەنەوەەکە بێت. ئەڵێ ئەگەر تربیە نەتوانێ ئەو مناڵانە کە لەو مەرحەلەی ئینتیقالی لەبەرەوە لە هەموو دنیای دەرەوە ممکن نییە مناڵان کە یەنە پۆلی یەکەوە بەلای کەمەوە 3 مانگ دەرس ناخوێنن، ئیلا ئەبێت تۆ وای لێ بکەی ئەو قوتابخانەیە وا بزانێ لە ماڵەوە خۆشترە. هەر یاریکردن شوێنەکانی پیشانە، قسەی خۆش لەگەڵیانە لە ناویانە بژی، اینجا بی بە هاوڕێی هەرە خۆشەویستیان، هاوڕێی سەناعی نا. کاک ئارام تۆ ئاگا لێبێ، حەزەکەم بەباشی ئاگا لێبێ. هاوڕێی ئێمە کە ئەڵێن بە مامۆستاکان ئەڵێ وەڵی من مناڵەکان خۆشیانەوێم هاوڕێم کورە وەڵی ڕاز ناکەی. هاوڕێ زانی چییە؟ هاوڕێ ئەوەیە کە تۆ جارێ بە ناوی خۆتەوە بانگیان کەیت، ئەوانش بە ناوی خۆتەوە بانگ ناکەیت. وەڵی مامۆستامان نییە ئیسە لا ئێمە لە مەرحەلا پێ خۆش بێ مناڵێکی پۆلی یەک بانگی بکە ئارام وەرە چی نییە، چونکە تەربیەکەوانی وا نهاتوویت. لەبەر ئەوە اینجا سەروی ئەوەش ئەبێ بە ناوی ئەبێ ببی بە هاوڕێی ناو کۆڵان، یعنی وەکو مناڵان چۆن لە ناو هاوڕێ قسە لێک ناخوێنەوە. مەسەلەیەکی عەرەبیە زۆر جوان و پەروەردەیە، ئەڵێ بەینە الئەحباب تەسقط الئاداب. چەند جوانە ئەوە پەروەردەیە. بەس مامۆستا عەبدوڵڵا تۆ خوا حوازم لێ بنەکەوتومە باشە واست لێنم، بەڵام ئەمەی تویڵی بۆ زەمنێکی دیاریکراویە لەوانەیە دەیان ساڵی چەند ساڵێکی پێشتر کە ئێوە تیای ژیاون ئەگونجا کە ڕێز و حرمەتێکی کۆمەڵایەتی هەبوو بە تایبەتی لە گوندەکانەوە بۆ شارە بچووکەکان و دواترێت شارە گەورەکان. بەس پێت وانە ئێستا ئەمە ئیستیقلالە کرێگەر ئاوا مامەڵە بکرێت لەگەڵ قوتابیان؟ ئێمە ئیستیقلال یعنی چی کاکە؟ تۆ باش شتێک پێ بڵێم، ئەو سا زۆر زەحمەت بوو، ئەو سا هەر نەبوو، ئەو سا گەورە بچووکە بوو، مناڵە بۆیە بەعکسەوە. ئێستا لە خەتێ باشترە لە حەقەتا تۆ فەرقی ئیسا ئەگەر تەشبیه بکەی بە جاران هەر زۆری فەرقان. ئێستا هیچ باش سەدقاتی جاران لە بەعزێ ناحیەوە باشترە، چونکە بۆ جاران هەر مناڵ تۆ قلیشکی پیازی نازانم چی تۆمانە هەر بۆی نەبوو بچێتە ناو مەجلیسەکەەوە، هەر بۆی نەبوو میوانەکە بەخوا من گەورە بووم بەخەی نێگە بووم میوانمان باتە ڕوونا بە خێراتنی بکەم بیشم کردای پێیان ناخۆش. بەڵام حرمەتی مامۆستا جیاواز بوو لە ڕابردوودا. حرمەتێکی سەناعیە، من ئەو حرمەتە زەدی ئەو حرمەتەم. حرمەت لە خۆشەویستیەوە دروستە بێ کاکە، با من ئەو پێ بڵێم حرمەت لە خۆشەویستی. تۆ باش شتێکە پێ بڵێم، حەزەکەم مامۆسایان و بەڕێزان تا من ئەو لە حیاتا ماوەم ئەو شتانەی خۆم بۆچی خۆشەویستی چییە؟ بۆچی ئەوە مهمە؟ ئەمە لە ڕووی دینیشەوە وایە کاگێ ئارام کە تۆ ممکن نییە مناف شتێک لە یەکێکەوە فێر بێ خۆشی نەوێ، ئەبەدەن ئەوە نابێ و ناگونجێ، ئیلا کە خۆشی ویست لێەوە فێرە بێ. کەوا بێ ئەگەر تۆ بتەوێ مناڵ لێتەوە فێر بێ ئەبێ یەکەم شت خۆت بکەی بەچی؟ بە هاوڕێی مناڵەکە، خۆت بکەی بە هاوڕێی مناڵەکە، هاوڕێکی ڕاستەقینەی. لەسەر ئەمەش تەجروبەی زۆر هەیە، من مەجال نییە ئەوانە بۆ باس بکەم. تەجروبە هەیە مەسەلا بۆ جگەرە کێشان، با ئەمە باس بکەمەوە مەسەلا جگەرە کێشان. ئەمە بۆی بچمە سەرتەوە کاتەکەمان تۆ نەبێ بە هەر لەمانێتەوە کاتەکە بۆ بەرنامەکە کاتەکەی من ئەوەندە نییە. من ئەزانم ئەمە مهم لە یەک دۆختار تەواو بین ئەوە باشترە لەوەی کە بە پچڕینی بکەین. باش ئەمەی کە من بۆ بازەکەم ئیسفادەی بۆ خەڵک زیاترە قەناعەت هەبێ. مەسەلا بۆ هاوڕێ مەسەلەی هاوڕێ و جگەرە کێشان جاران لە جەژنانە پاکەتی جگەرە بۆی میوانەوانە دانرا. مەسەلا تەجروبەیان کردووە لە وڵاتێک لە وڵاتە پێشکەوتوەکانی پەروەردا با بڵێن، ئەوانەی کە سیستمی پەروەردەیان بەقووەتە، هێنامیانە خێزانێک ئەبەدەن جگەرە ناخۆن، بە هیچ جۆرێک جگەرە ناخۆن. بەڵام
مناڵەکانیان ڕەفیقەکانیان جگەرە خۆرن خۆیان جگەرە ناخۆن وەکو خێزان ڕەفیقی مناڵەکانیان جگەرە خۆرن خێزانێکی کە بە پێچەوانەوە دایک و باوکەکە جگەرە خۆرن بەڵام ڕەفیقی مناڵەکان جگەرە خۆر نین لە کامیانە جگەرە خواردن زیاتر ئەبێ لەو خێزانە کە خۆیان جگەرە ناخۆن و ڕخیان لە جگەرەیشە بە هەموو جۆرێک بەڵام ڕەفیقی مناڵەکانیان جگەرە ئەخۆن لە 168یانە بن بە جگەرە خۆر بەڵام ئەو خێزانەی کە خۆیان جگەرە ناخۆن و ڕەفیقی مناڵەکان ئەفو ئەو خێزانەی کە خۆیان جگەرە ناخۆن و ڕەفیقی مناڵەکانیان جگەرە ئەخۆن لە 160یان جگەرە خۆر دەرەچن ئەو خێزانەی کە بە پێچەوانەوە خێزانەکە جگەرە ئەخوا بەڵام ڕەفیقی مناڵەکان جگەرە ناخوا لە 170یان جگەرە خۆر دەرەچن کەواتە تەئسیری ڕەفیق لەسەر ڕەفیق بۆ پەروەردە چوار ئەوەنەی دایک و باوک بەقووەتە چوار حەڤەیی 68%. ئەمە عیلمە بەدیهیاتە تۆ ناتوانانی قسەی لەسەر بکە لەبەرەوە ئەڵێ دایک و باوکەکان ئەبێ ئاگاتان لێبێ مناڵەکانتان کە ڕەفیق ئەگرن بزانن کام چی ئەکەن بە ڕەفیقی خۆیان تەئسیری ڕەفیق زۆر گەورەترە لەسەرەوە لەبەر ئەوە کە مامۆسا توانی خۆی بکە بە ڕەفیقی مناڵەکە ئیسیفادەی دەکە حتا با نمونەی کە خەمنە بێلێک حەزەکەی پەنجاب بەرنامەی کە من لەگەڵ تا بم مشکلە نییە بەڵام حەزەکەم پەیامێک تەوەرەکانم کە دامناوە بۆ ناو بەرنامەکە ئەمەی من بەشێکیان ناتوانم ئەرز بکەم ئەمەی من ڕەنگ بێ باشتر بێ بۆ چونکە تۆ پەیامێک بەڕێک و پێچی بگەینی باشترە تۆ سەورکە لە زانکۆیەکی ئەمریکی دکتۆرێکی بەناوبانگی ئەمریکی ئەڕوا وەکو قالاباکچە ئەڕوا ئاوا هەنگاوە گوێزێتەوە زۆر شخصیاتێکی باریز و گەورەی هەبێ ئەو شخصیاتی هەبێ هەموو دکتۆرەکان و ئەمانە لێ ئەکەونە فاسی ئەەکەن لە ڕووی فەسەجیەوە هیچ عیب و عارێکی نییە بەس کە فەحسی ئەەکەن لە ڕووی عیب و عارێ باشە بۆی ئینجا ئەچن لە ڕووی چیەوە لە ڕووی پەروەردەییەوە لە تەربیەی مناڵیەوە سەیرەکەن ئەم مناڵە لە پۆلی یەکە معجیب بووە بە مامۆسایەکیەوە کە ئەم مامۆسا ئاوا ڕۆیشتووە لەبەرەوە ئەمیش تەقلیدی ئەکا لەبەر ئەوە ئەو مناڵانەی کە مامۆساکەیان خۆشویست لە دواییە حەزەکەن ئەو دەرسە بڵێنەوە کە مامۆساکە وتوێتیەوە من خۆما بوو مامۆسایەکمانە بوو لە پۆلی 6 علومی پێوتینەوە لە دوایە حەزمەکەرە علوم بڵێمەوە بۆ چونکە ئوسێبێکی جوان ڕێک و پێک بە پڕ لە پێکەنین ئۆکر هەموو کەسێک وایە کەواتە تۆ ئەبێ بگەیتە یەقینێک بۆ ئەوەی بتوانی مناڵە فێرکەی لە ڕووی فێرکردنیشەوە نەک لە ڕووی پەروەردەکردنەوە ئەبێ بێنی ئەو مناڵانە بکەی بە هاوڕێ و ڕەفیقی خۆت کەیش ئەبێ بە هاوڕێ ڕەفیقی خۆت کە فعلەن وەکو هاوڕێی دەرەوە بێ بەینە الأحباب تسقط العادة باش بەڵێ پەروەردە چ گۆڕانکاریەک لە کۆمەلگا دروستەکە یا بڵین پەروەردە و گۆڕانکاریە کۆمەڵایەتەکان چۆن ئیش لە ناو کۆمەلگا ئەنجا پەروەردە تۆ دڵنیا بە هەرچی سیستمی حکومداری هەیە ئەگەر سیستمی پەروەردەکەی باش نەبێ سیستمێکی باش نییە ئیسا ئەمریکا مەسەلا خۆ لە ڕووی پێشکەوتنی هەراو بەزم ئەمانەوەتەوە بەڵام ڕۆژانە چەند کەسیە کوژرێ لە مەکتەبەکانە بە تەقڵت و خوارەوە بەزم ئەم ناوەشتانە سیستمێکی باش نییە سیستمی پەروەردەکەی ئەو سیستمە نییە وایە باشە کەواتە ئەوەی کە بیەوێ کۆمەلگاکەی بکا بە کۆمەلگەیەکی گەشەکسەندووی پێشکەوتوو ئەو کۆمەلگەیە کە هەوڵ ئەڵا یەکەم جار لە پەروەردەوە دەست پێ بکە ئەویش پەروەردەیکی پەروەردەی مناڵ هەموو مرەبیە گەورەکان حتا جۆندێوی ئەمە قسەکەیەتی ئەڵێ ئەگەر ئەمانەوێ کۆمەلگەکەمان پێشکەوتووکەین نابێ لەسەرەوە دەست پێ بکەین لە مناڵانەوە ئەبێ دەست پێ بکەین لە پەروەردەی مناڵەوە ئەبێ دەست بکەین حتا لە سیاسەتمەدارێکی گەورەیان پرسیوە سیاسەتمەدارێکی گەورەی عالەمی وتویانە تۆ فلان کۆمەڵگە ئایندەکان چۆن تەوەقوعەکەی وتوێتی بۆ لێمە پرسن ئێوە وەرن کاکە
پرۆگرامی قۆناغی سەرەتایی بە تایبەتی پۆلی 1 و 2 3 بخەنە بەردەستی ڕێک من پێتان ئەڵێم کام ئایندە چاوەڕیانەکە ئەگەر پرۆگرام و منهەج و ئەگەر بڵین ئەهداف و ئامانج و ئەمانەیان پەروەردەیانە بوو حتمی ئەبن بە کۆمەلگایکی باشە گەروانە بوو تەواو لەبەرەوە ئەمانە هەموو کەسەی دەکەن ئەبێ تۆ ئەگەر بە تەمای ئەوەی کۆمەلگەی کوردەواری بکەی بە کۆمەلگەیەکی زۆر چاک قەناعەتی هەبێ ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکەی لە پەروەردەی مناڵانیشەوە دەست پێ بکەیت. باش مامۆستات چەند کارکتەرێک باس کرد بە تایبەتی باسی مامۆستات کرد کە بێ بە هاوڕێ ئەی دایک چ ڕۆڵێکە بینێ کە تۆ باسی خێزان و ماڵ ئەنجام منوتم ماڵەوە هەموو شتێکە ماڵەوە تۆ سێرکە کە ماڵەوە ئەڵەی ماڵەوە مەکتەب هەچی مرەبیەکانی عالەمە ئەمە وایان دانەوە الأم مدرسة إذا أعددتها أعددت شعبا طيب الأعراق تو ئەگەر دایک چاک بێ بە تایبەتی دایک چونکە لە حەقەتە دایک زۆر بیت لەو فترەی زەمەنیە لە تفولەی مبەکیرە دایک زیاتر لەگەڵ مناڵەکەیایە اینجا ئەگەر تۆ توانی دایک ئەو ئەعدادە بکەی کۆمەڵگەیەکی عەزیمی بۆ دەسەکە بێ بەڵام ئایا ئێمە توانیمانە نە تۆ سەورکە هێشتا بمنا لە باریش من بەڕێی خۆمەڵێم هەر ماڵەوە باشترە تاکو مەکتەب خۆی ئێوە من تۆ مناڵی سەردەمێکی دەختی لەمەو پێش دکتۆر عەلیوەردی ئیبتیسام عەبدوڵڵایەک هەبوو بەرنامەیەکی هەبوو خۆی زۆر خوێنەوار بۆ ئەو کچە یعنی کەسیایەتە گەورەکانی بانگ کرد لە حەدیقەکە عەلیوەردی کوڕەزایەکی لەسەر دکتۆرە ئیبتیسامە ئێستا ماوە ئیبتیسام عەبدوڵڵا بڕوا ناکەم ئیستا گەورە بووە ئەوەی کە من لەم ساڵی هەفتاکان و ئەوانە بووە کە گەورە بۆ ئەو وەختە کە من گوێم لێگرت چوو بوو بۆ ماڵەکەیان ئەو عەرەبانەی مناڵێکی تیا بوو لێی پرسی وتی دکتۆر ئێستا تۆ قوتابخانە و مناڵ و پەروەردەی مناڵ و ئەمانە هەر جوئینی نەکرد ئیسام بینیە بوو لەگەڵیا خۆشی خوێنەوار بوو ئیسام بە معنای کەلیمە یعنی وتی یعنی کردو وتی دکتۆر جان ئیسا ڕەوزە هەیە مناڵەش لە ڕەوزە و ئەمانە ئەو چی بڵێ من معجب بووم بە قسەکەی بەڵام ئەو تەبعەن بە عومق تیاشێتەوە شتی ئەمانە کەس ناتوانێ بڵێ ڕەوزە خراپە بەڵام ڕەوزە ئەڕەوزە ئەوە خراپ نییە باشە وتی بێ ئەقڵ هەروە ئەو بینی زۆر هەبوو لەگەڵەیە وتی بێ ئەقڵ هەزار ڕەوزە و مەکتەب و ئەمانە بەقەی ئۆڵۆڵۆڵەکەی دایکی بۆ مناڵەکە باش نییە و پەروەردەی ناکە بەقەیشوان ئیسا فکرەیەکەیە من ناوێرمەوە باس بکەم چونکە ئادەمەوەی خوا فکرێکەیە خۆ ڕەوزە چی بۆچی چۆن دروست بوو ڕەوزە باخچەیە ئەم باخچەیە ئەو منتسۆریە کە دروستی کردووە بۆ ئەوەی کە خەڵک لە دوای حربی عالەمی ئۆمانە مناڵانیان بەجێش کاسبینە باژاری ئەمانە داما بوو بۆی لە باخچەکە ئاگایان لێ بێت و بێنێتەوە شتی ئەمانە بەڵام ڕەوزە ئەگەر با شتێکیشی پێ بڵێم من 2 ساڵی تەواو کامیل لەگەڵ یەکێک یۆنسێڤە نابووی لەیلا سائیخ لە ئوردونەوە هێنابووی باحیسەیەکی ئیجتیماعی بوو کتێبێکی هەبوو ئەمەنە لەسەر هینی ڕەوزەی ئەوێ 2 ساڵ لەگەڵ یا بووم لەگەڵ 2 کەسیکە 2 ئافرەتیکە لەگەڵ یا ئینمانە کرد کتێبەکەمان تەرجومە کرا بۆ زمانی کوردی و ئەم لە ئۆشتانە ئێمە پیاچوونەوەمانە کرد وەڵحەسەل سەماوە ساڵێک 2 ساڵش لە هورێش لێژ خوێنراوەمانە بەس ڕەوزە ئەبێ ئەوە بێ بەسدا ئێمە ڕەوزە چێ لەگەڵ مناڵانە خەریکە هیچ مامۆستا من بەرنامەکەم ماوەکەی بەرەو تەواوبوونە چی ئەمەوێ 2 تەوەرم ماوە یەکیان ئەگەر بە کورتی بۆ بینەران جیاوازی نێوان فێرکردن و فێربوون چییە باسی بکەیت دواتر دێمە سەر ئەم واقعی خۆمان بە کورتی لە دوا وتی بەرنامەکە کە قسە لەسەر ئەوە بکەی ئەم واقعی کە ئێستا لە کوردستانەیە تا چەند گرێدراوی پەروەردەیەکی ناتەندروستە کە لە ڕابردووە هەبوو وەڵڵاهی ئەزانیی جارێ باسی فێربوون و فێرکردن جیاوازیانەیە فێرکردن کەس لە دنیا ناتوانێت کەس فێر بکە هیچ ممکن نییە یەک بەشەر بتوانێت ئەوە خەڵاتە ئێماڵین ماوەی قوتابەکانمان فێرەکەین چۆن فێرەکەیت ئیلا ئەبێ وای لێ بکەی ئیندیفاعی هەبێ بۆ فێربوون مەسەلا من خۆم
ڕەفیقمە بۆ دائیمە لە ناویان لەگەڵیان لە سیارەکایە بووم بێجگەوەی کەزانم ئەمە سوکانەوە پایدە هیچی کە نازانم چووکە مەقسەم نەبووە نەم ڕەغبەتم تیا دروست نەبووە بەڵام فەلاحێک لە لە سەردەمێکە تووتن فرۆشتنەوەمانە باوی بوو فەلاحێک تووتنی ئەکرد ئەوەی بەخیال نەخوێنەوات ئەوەی بەخیاڵان نەهات ئەوە بوو کە پیکابی دەبڵکابی نەبکرێتەوە بناوەشان کە پارەی زۆرە بوو ئیندیفاعی بۆ پیا بوو ئێ باشتە خۆشتر نییە بەسیارە بچێ بۆ سەر کێڵگەکەی بۆ سەر فەلاحەکەتەکەی ئێوە بە دوو فڕا یەکسەر فێری سیارەکە بۆ ئەمانە کەواتە ئەوە غەڵەتە کەس ناتوانێت لە دنیا یەکێک فێری شتێکی کە بکە ئیلا ئەو کەسەر ڕەغبە ئیندیفاعی بۆ پیا نەکەی ئەوەش زۆری لێ ئەبێتەوە ئەو ڕەغبە وەرابەزم ئەمە فێرکە دووەم فێربوون بۆ ئەوەیە کە مناڵ خۆی فێرە بێت تۆ ئەبێ خۆی فێرکە کەس ناتوانێت کەس فێرکە خۆت ئەبێ خۆت فێرکەی فێربوون وایە یعنی ئەوەی ئەو فێربوونی ئێستا هەیە کەسی فێر نەکردەوە خۆی فێربوون نیە ئەو مامۆسایی کە ئەڵێ من فڵانم فێر کردووە فێر نەبووە ئیلا ئەوە نەبێت کە بە دەرەخ گەیشتوتە کولیە و ملیە و هەراوبەزم ئەم نەوەشتانەی بەبییر نەماوە ئەم نەوەشتانە فێربوون ئەوەیە کە تۆ بەڕاستی ببوو لەتخوا باسی دەرخت کرد دەرخ فێربوون نییە چی؟ دەرخ فێربوونە دەرخ چییە؟ دەرخ خۆی دەرخ شتێکی تایە تۆ مەسەلا جاری وایە شاعیرە کە پێی معجیبی لە خۆیەوە یەتە بەرێ بە تێگەیشتنەوە دەرخێک ئەگەر بە تێگەیشتنەوە بە فەهمەوە بێ ئەمە چاکە بەڵام دەرخەکانی ئێمە ئەو مامۆسانەی کە پۆلی شەشی ئەعدادین لە پاش هەفتەیەک ئەوەی 98.15 هێناوە پۆی چەند هێناوە لە پاش هەفتەیەک ئیمتیحانی بکەرەوە ئەگەر 6 هێنا گوێی من ببڕ شکەرەبەری دەرخی کردووە کوتوەڵی تۆمان دەرخی بێتەفاهم مشکلەی ئێمە ئەوەیە لە شوێنانە ئەمە کاکە زۆر دەوێت تۆ ئەم باش مامۆستا ڕات کێشانمەنە و یەک پرسیاری ترەوە ئێستا باسی فێربوونەکە تەواو بوویت دێمە سەر دواتر کاریگەریەکەی بەڵام یەک پرسیار ئێستا لە ناو سیستەمی تاقیکردنەوەکانە سیستەمی هەڵبژاردنەیە شێوازی هەڵبژاردن تا چەند ئەمە کاریگەری نێگەتیڤی دروست کردو وای لە خوێنکار کردو خۆی بیر نەکاتەوە و نەنووسێ و فکر بەکار نهێنە لە ناو نووسین و فێربوونەکانە کە تۆ باسکە ئێستا هەمووی بە هەڵبژاردننی ABCD کۆتایی پێدەی مەسەلەی ئەوەیە تۆ یەک نقطەی بەسیتیان کە باز ئەەکەی من کۆمەڵێشتم پێیەکە لەسەری بڵێم ناتوانم ومی بڵێم بەڵام تۆ دنیا بە مەسەلەی ئەم هەڵبژاردن و ڕاوبەزمە فەرعێکە لە ئەسئیلەی مەوزوعی لە ناو فەرعەکانی کەشە 50 فەرعیە لە ناو هەموویان خراپترینیان مەسەلەی هەڵبژاردنە چونکە هەڵبژاردن تۆ بتەوێ و نەتەوێ سوسفەی تایە سوسفەیە لایەنە خراپەکانی بە کورتی ڕوونکەیتەوە لایەنی خراپەکە یەکتر سوسفەی تایە بە دانیشتو ئەو بیرکردنەوەی ناکە مەسەلا من جارێکیان بۆ وەزیری تەربیەم جێڕایەوە مامۆستا پشتیوان سادق یادی بەخێر عەلاکونی ئەو لەسەر ئەم مەوزوعی هین بوو من باسێکم کوتم مامۆستایەک چوومە لای ئەمار وەکو نوکتەی جوایە باسی کردوتی وڵای مامۆستا عەبدوڵڵا من ئەم مەسەلەی هەڵبژاردە وەراو بەزوەمانە دایکم لە خوێنەوارە وتی بە دایکم من دایکە ئیمتیحانت دەکەم وتی ئەیڕۆڕۆڵە ئەوە یانی تۆ چێڵیت وتی دایکە ئیمتیحانت دەکەم من چی من تۆ بڵێ بەڵێ یا بڵێ نە هیچی کەمەڵێ وتی وەڵا هەفتا خۆی ئەبێ لە هەفتا کەمتر نەبێ خۆی بێ سە بێ زیاترش بێ پرسیارەکان ئەگەر ڕاست دەوێ پرسیاری مەوزوعی هەرموویە بێەوە بێ وتی هەفتا پرسیارم حازر کرد پرسیارمە کرد دایکە ئەی بڵێ ئەوە نە وتی وەڵا لە دوای دەرەجەکانم بۆ کۆ کردەوە هەفتای وەرگرت وتی دەرچوو ئەو زۆر لە حەقەتە بتەوێ و نەتەوێ ئەم هەڵبژاردە و اختیارە نانە شتێکی تایەنەوە مەجای بیرکردنەوە نا تۆ ئەوەش ئەبێ ببێ من ناڵم نابێ کاریگەری نابێ ناتوانیت تۆ هەڵبژاردە تەرەکەیت بەڵام ئەبێ فەرعێک بێ لە ئێستا زۆرە یعنی سەر ڕەهای هەر بۆ بەوە هەر بۆ بەوە مامۆستا یەک شتی ترێ یعنی واکە لە خوێنکار فکر و بیر و دەست و پەنجە و قەڵەم بۆ نووسین بەکار نەهێنێ ئەمە بۆ خۆی ئەمەش کاریگەریکی خراپ نییە هەر لە دنیای خوا خۆی باشترین پەروەردە ئەو پەروەردەیە کە مناڵ فکری برۆژینی کە مناڵ فکری خۆی بەکاربێنێ ئەوش بەچی بەکارێنێ مشکلەی بۆ دروستکەی خۆی مەبدەئێکی بنەمایکی پەروەردەی هەڵێ المشكلة أم التعلم مشكلة بۆ مناڵ دروستکەتر یعنی یەخەیتە بیرکردنەوە وانە
تۆ پرسیاری دەکەی خەیتە بیرکردنەوە مشکلە بۆ دروست کرد وەکو مەتەڵ تۆ ئەو مەتەڵی مەسەلاکە لە مناڵێکی ئەپرسی وازی لێ بێنە خۆی با هیلاک بێ کە خەڵی هێنا خۆی عەرەقی ڕشت مەدەلحەیات لە بیری ناچێتەوە بەڵام کە تۆ پێوتەوە مامۆستاکانمان ئەوەی مشکلە بەسەرا من گوێم لێ بوو لەم ڕۆژانە لە شوێنێک بووم لە کۆڕێکە پرسیارێک کرا من وا تێگەشتم لە حەقەتە وتی من پرسیارەکە ئەگەر مناڵەکان پرسیاریان نەکرد خۆم پرسیاریان دی ئەەکەم دەستنیشانیەکەم ئەڵێ مەسەلا ئاسۆ ئەوە یعنی چی غەڵەترین شت لە تربیە ئەوەیە خۆی ئەڵێت تەوجیه السؤال بشكل عام واستنتاج الجواب بشكل فردي تو ئەڵێ مناڵینە کێ ئەزانێ هەوا چەند جۆر پاڵە پەستۆی هەیە لە دوایە سەیرەکەی هەموو دەستیانوە بڕیوە بە فەردی جوابەکە بڵێن بەڵێ سوپاس مامۆستا هەموو شتێکمان مشکل ماوەی بەرنامەکەم تەواو بۆ زام شوێنەکەشمان گەرمە و گەرماتە بەس دوا پرسیارم لێت هەیە بە کورتی تا چەند ئەو پەروەردەیی کە تۆ ڕەخنەی لێ ئەگریت و بە نادروست ێزانی کاریگەری لەسەر ئەو بارودۆخە هەیە ئێستا خەڵک تێیکەوتووە لە ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەت سیرکە کاگ جاران مەسەلا ئیسە تۆ باسی پەروەردەی جەماعی هەر نییە لە دنیا فێرکردن و پەروەردەی جەماعی مەسەلا جاران حجرە یەکێکە لەوانەی کە بە جدی تۆ باسی سیستمەکە مەکە کە زەبر و زەنگ ئەوانەی تیا بوو بەڵام باشترین جۆری فێربوون تعلیمی فەردیە مەسەلا مامۆستاکە جاران لە حجرا پێشەش مناڵی هەبوو بانگێکرد وەرە بە خۆی دۆشەقەکەیەوە هاتە ئێرە بە ئەندازەی خۆی شتی پێوت و بڕ هیچ معقول نییە من و تۆ کە مامۆساین چل تەلە باخینە پۆلێکەوە بابەتێکیان پێ ئەڵێنەوە ئەمانەوێ هەر هەمووشیان وەکو یەک بەریگرن یەکاکەی فرۆخی فەردی چییە ئەی ئەو خوایە کە فرۆخی فەردی دروست کردووە لە ناو خەڵک لەبەرەوە یە حجرەی جاران لەو ناحیەوە بەڵام لە ناحەی کەیانەوە وەکو زەبر و زەنگەکە ئەوە هیچ بەڵام تعلیمی فەردیە لە حقیقەتە ئەگەر ڕاست دەوێت نەک جەماعی باشە وەڵامی پرسیارەکەم بدەرەوە پرسیارەکە وتی ئەوە بوتم تا چەند ئەو دۆخەوە ئەوەی کە تۆ ئێستا نەقدەکەی ئەم بارودۆخی ئێسەی کوردستان و خەڵکی ئێمە لە ناو سیستەمی پەروەردە لە ڕووی سیاسی کۆمەڵایەتی ئابووریەوە تا چەند ئەمە کاریگەری خراپی بەجێهێشتووە وەڵا پەروەردەی ئێمە پەروەردە و فێرکردن باوا بڵین چونکە هەردووکی لە یەک جا ناکرێتەوە یعنی یەک قۆناغی سەرەتاییش دەڵێم من ئاگا لێ بێ من کە باسی پەروەردە ئەەکەم لە هەموو کۆڕێکی خۆشمایڵێم بەس باخی قۆناغی سەرەتاییەکەم پێشم وایە پەروەردە هەر قۆناغی سەرەتاییە ئەو ینی کە ئەسۆساسی ئەمە ئێستەی کوردستان اینجا لەبەر ئەوە ئیستا داڕمانێکی زۆر تەواوەیە با ئەوەش بیر نەچێ و قسەی من زوو کردومە ئەڵێم داڕمانی سیستمی پەروەردە داڕمانی حکومڕانی پێوەیە تۆ دڵنیا بە هیچ حکومڕانیەک ناڕوخێ دانارمێ ئیلا سیستمی پەروەردەکەی خراپ نەبێ مەسەلا ئیسا لە نەزانیەوە 24,000 مامۆسای گرێبەس هەیە ئەدەی تۆ پێم بڵێ تۆ وەزیری پەروەردەی تۆ سەرۆکی حکومەتی چۆن چارەسەریەکەی پێم بڵێ ئەبێ 24,000 مامۆستا تەقاوتکەی لەبەرەوە ئەوەنە شێوانیانە من ناومێت نیم ڕەشبین نیم بەڵام بەڕاستی بۆ بە شتێکی کەواتە سیستمی پەروەردەکە چاک بکرێت لە کوردستان حکومڕانیەکی باشە بێت شتیانە سیستمی تۆ سیرکە لە هەموو عالەمە ئەو وڵاتانی کە سیستمی پەروەردەکەیان باشە وڵاتێکی گەشە سندوی کۆمەڵایەتی گەشە سندوی زۆر پێشکەوتی باشە سپاس بۆ مامۆستا عەبدوڵڵا محەممەد ئەمین ناسراو بە عەبەسوور سپاس دەکەم لەم بەرنامەیە گەرمات بوو من سپاسێکی تۆ ئەەکەم کە نەوێژ لەمەولا ئەگەر شتێکی وا بێ تۆ تەوەرەکان بۆ من ئەبێ زۆر کورتکەیتەوە بۆ چونکەم لەسەر تەوەرێک ئەگەر قسە بکەم زۆرە قسەکردنەکە ئەوانە لەبەرەوە من لە تۆم دابڕی ئەبووای هەموو تەوەرەکانی تۆم قسە تیاب کردە بەڵام مەجالەکە ئاوا بوو پێم وایە ئیشەڵڵا ئیسفادێکی بێ بۆ خەڵکو ئەم لە ئەوشتانە زۆر سپاس قەیناکە گرنگەوەیە جەنابەت مرتاح بووی بەوەی کە پەیامەکانت بگا و خەڵکانێک تامەزرۆن گوێبیستی وتەکانی تۆن بە تایبەتی لەسەر خەڵک بتوانین شتێ بگەینین بە خەڵک هەوڵیش لە بەرنامەی ترا دەرفەتە بێ لەسەر باسی ترکە بەڕێزت پێ باش ئەو باسانەی کە باسی گرنگن قسە بکەین زۆر سپاس دەکەم دووبارە کە لەم بەرنامەیە ئامادەبی من هەر شوێنێک علاقەی بە بواری پەروەردەوە بێ ئەو بە هەمووشیانم وتووە لە یابانەوە بانگم کردن لەسەر حسابی خۆم تا هێزی قاچ و
بینین و ئەوانەم هەبێت و بتوانم بڕۆم ئەچم. تەمەند درێژ بی ئینشاڵڵا دووبارە زۆر سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیاتمە کۆتایی ئەم گفتوگۆ تایبەتەمان تایبەت بە پەروەردە و فێرکردن تا گفتوگۆیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.